بەڵێ من ئێستا لە قەزای چۆمانم لێرە ئەو قوتابخانەیە کە لە پشتی منەوەیە دوو داوامی تێداکرێت ماوەی دوو ڕۆژە ئەم قوتابخانەیە داخراوە لە ئێستا لێرە بەشێک لە کەسوکاری ئەو قوتابیانە لێرن من هەوڵەدەم بچمە لای خۆیان بزانین هۆکاری داخستنی قوتابخانەکە چییە قوربان سڵاوت لێبێ ئەگەر وەکو کەسوکاری قوتابی ئەگەر پێمان بڵێ هۆکاری داخستنی ئەو قوتابخانەیە چییە چی بێوراوە والله هۆکارەکە چیەوە تقریبا ماوەی 2 ساڵە کێشەی ئەو بینان هەیە خاوەن خانووەڵم بەکرێ نادەم یانەوەتە لۆم چۆڵکردنەوەتە لێم بکردنەوە سەرەتا ساڵش بوو هات کللەکی برنەوە گوتم بە وەکو بەکرێ نادەم یان ئەوەتە حکومەت لێم بکریتەوە یانەوەتە لۆم چۆڵکەن قسەویش جوان بوو ئێستاش ئەنجومەی دایک و باوکان و لەگەڵ یەکەی داری بڵێ چۆمان قایم خاموانە سەردانی یەکەی داری سۆرانمان کە بەڵێنیان پێدان کە بینایەکە کرایتەوە و پارەکە لۆ خەرج بکرێت بەڵام بەس بەڵێن بوو هیچ کە نەبوو بینایەکان نەکڕیەوە و مامۆستا شاتیا بڵێ خاوەن خانواتە قوتابخانەکەی داخستیە و وتیا من بە هیچ شێوەیەک ڕازی نیم بە بەس بەڵێن یعنی هەتا ئێستا نەچووتە بواری جێبەجێکردار نییە بۆیش بە هیچ شێوەیەک ئەمە ڕازی نینە قوتابخانە بەردەوام بی و سەرەتا ساڵی مۆڵەتێکدانێ یعنی ماوەکە مەوڵەتدانێک کەنگواتن لێم بکردنەوە کە لێو نەکردیسان نیوە ساڵە شەڵی و ساڵە تەواوی هەتا کۆتایی ساڵ کاتەکەیەوە بەسەرە بن و بەڵێنەکە جێبەجێ ناکرێت جە هیوادارین داواکارێکی داری سەر بەخۆ بێتە سەخەت و بیناکەیانەوەتە لۆم بکردنەوە لۆی لەو کێشەی چارەسەربییانەوەتە لۆ مامۆسایی چۆڵکەن و جێگەیاش کەمەڵ بدۆزنەوە وەکو کەسوکاری قوتابیان قوتابیەکانتان تا چەند گرفتیان بۆ دروستە بێت لە خوێندنی ئەمساڵ ئێستا کە کاتەکەی نزیکی تاقیکردنەوەی نیوە ساڵە گرفت دروست بووە ئێستا بۆ نمونە ئەمە چەند ساڵ لەو بینایانە هەر ژینگەکە ژینگە قوتابخانە نیە بار ئالبەس یەکەم جا قوتابیەکان کەم بوون ڕێژەی قوتابی کەم بوو ئێستا دوو قوتابخانەی تێدا نێزیک 200 تەڵەبەی تێدا ئێستا ئەگەر چارەسەر نەکەی کە سەروبەری ئیمتحانی نیوە ساڵەشە وەرزیەکەمان نەفەوتێت لە داواکارین لانی پەروێندار بە تایبەتی یەکەی داری سەر بەخۆی بڵێ سۆران بێتە سەخەت و کێشەی بینایمان لە چارەسەر بکات سەلام بەڵێ من ئەمەوێ ئاماژە بەوەش بکەم من لەسەر ئەو بابەتە قسەم لەگەڵ ئەحمەد بارزان قامی قەزای چۆمان کردووە ئەو پێوتم کە تەواوی ڕێکارە ئیداریەکان تەواو بووینە کە بۆ کڕینەوەی ئەو مڵکە لەو هاوڵاتیە بۆی بکرێت بە قوتابخانە و تەنها واژووی ئەنجوم واژوویەک ماوە لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بڕی پارەی پێویست خرج بکرێت بۆ کڕینەوەی خانووەکە و پێوتم کە بە هیچ شێوەیەک ناهێڵین گرفت بۆ خوێندنی ئەم ساڵ دروست بێت لەم قوتابخانە و لە ماوەی نزیکدا لە ئایندەیەکی نزیکدا گرفتەکە چارەسەر دەکەین و من لە دوێنێشەوە تاوەکو ئێستاش کە قسەی تێداکەن زیاتر لە 5 جار پەیوەندیم کرد بە خاوەنی خانووەکە بۆی لە دەمی خۆیەوە زانیاریەکان وەربن بەڵام ئەو بەردەست نەبوو وڵامی پەیوەندیەکەی نەداین.